سەرەتا بەخێرهاتنی هەڤاڵان هەموو گەلی وڵات پارێز ژنان گەنجان خەڵکی ئازادی خواز دەکەین بۆ ساڵیادی تیرۆرکردنی پۆلێ تێکۆشەری گەلەکەمان کە لەم ڕۆژەدا بە درۆن دەوڵەتی داگیرکەری تورکیا شەهیدی کردن. ئەوانی شەهیدان هێڤا پەلین عەزیز هۆگر. دەستپێکی مەراسیمەکەمان بە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان دەست پێیەکەین. شەهیدان پێشەنگی تێکۆشانی گەلەکەمانن. شاهید نامێرن، شاهید نامێرن. ئێستاش لێدوانی مامۆستا ڕووناکەیە با بفەرموێ. باش. بەخێر بێن سەرچاو هەڵبەتە ئێمە ئەمڕۆ یەکەمین ساڵ ڕۆژی شەهادەتی پۆلێک لە تێکۆشەر و هەڤاڵ ئەوانیش هەڤاڵ هێڤا لەگەڵ هەڤاڵ پێلین و هەڤاڵ عەزیز وەکو ڕاگەیاندنی ئازاد لەگەڵ تێکۆشەرێکی تر بە ناوی هۆگر. هەڵبەتە ئێمە زانین کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا بە درۆنەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا سیارەیەک ئەکرێتە ئامانج ئەو سیارەیە کە کۆمەڵێک تێکۆشەری تیا بێت. تەوان بەدەستی خیانەتکاران بەدەستی ئەو کەسانەی کە خیانەت لەگەل و نیشتیمانەکەیانەکەن بۆ ژیانێکی تایبەتی خۆیان. هەڵبەتە ئێمە لێرەوە ئەزانین کە هەر چوار تێکۆشەر هەر یەکە و بە ئاراستەیەکی جیاواز لە تێکۆشاندا بەردەوامیان هەبوو. هەموو خۆشیەکانی ژیانیان بەلاوەنە بە تێکۆشان لە پێناوی گەلەکەیان دەست پێ کردووە. هەڵبەتە هەڤاڵ هێڤا هەموومان نەزانین کەسانێکی وەکو کەسێکی ڕێخستنی لە ناوچەکەیە بە تایبەتی کاری کردو و هەڤاڵ پێلین دیبلۆمات کارێکی ژنان بوو لە چوارپارچەی کوردستان و دیسانەوە جارێکی تر لە ئەوروپا و لە هەموو جیهانە. هەڤاڵ عەزیز وەکو ڕاگەیاندکارێکی ئازاد کاری کردووە بۆ گەیاندنی ڕاستیەکان بە هەموو جیهان. هەروەها هەڤاڵ هۆگر کە تێکۆشەرێکی گەنج بوو هەموو ژیانی خۆی لە پێناو تێکۆشانی گەلەکەی بە ئامانجەگەیان. بۆیە ئێمە لێرەوە ئەڵێن ئەو یەکێتیەی کە ئەو هەڤاڵانە لە پێناوی کاریانە کرد، ئەو یەکێتیە و یەکبوونەی کە بە بەردەوامی لەسەر زاری ئەوانە بوو. ئەمڕۆ ڕاستە ئێمە ئەزانین کە داعش هێرشێکی هۆڤانە بەسەر گەلەکەمان ئەکات لە 2014 هەم بۆ کۆبانی و هەم بۆ ناوچە کوردیەکان هێرشێکی هۆڤانەی ئەنجامدا. ئێستاکە بە ناوێکی ترەوە تەبەن ئەحمەد شەرە کاتی خۆی لە کاتی داعشە و ئێستا محەممەد جۆلانی بە ناوی حکوومەتی سووریا کە هێرشێکی هۆڤانە بە سەرگەلەکەمانە سەپاندوێتی. پاش ئەو هێرشانی کە بەسەر گەلەکەمان هات لە ڕۆژئاوای کوردستان وەکو ئەو سەفەربەریەی کە خۆسەری ئەلانی کرد، ئێمە ئەبینین لێرەیە کە هەموو گەلی کورد لە هەموو جێگاکان لە هەر چوار پارچەی کوردستان لە ئەوروپا سەفەربەریەکیان ئەلان کرد، هەم بۆ ڕاگەیاند هەم بۆ چوونیان بۆ ڕۆژاوای کوردستان و لێرەشەوە دیسانەوە ئەو سەفەربەریە بە تێکۆشانی جیاواز لە خۆپیشاندان لە کۆکردنەوەی کەمپین بۆ کەسوکاری ئێمە لە ڕۆژاوای کوردستان. ئەم یەکێتی نەتەوەیە تەوان بە پێشەنگایەتی گەنجان و ژنان و منداڵان کە زۆر کەس کە ئەیوت ئەمانە جیلی ئایپاتن جیلی فەیسبووکن، بەڵام زانیمان کە تەکنۆلۆژیا ئەمڕۆ هەموو گەلی کوردی کۆ کردەوە و خۆپیشاندانی سەرتاسەریان ئەنجامدا. بۆیە ئێمە بە دژمنانی گەلی کورد ئەڵێن
ئەو هێرشانەی کە لە 2014ەوە ئەنجامتاندا کە یەکبوونێکی گەلی کورد دروست بوو لە هەموو ناوچەکان و بەرگریان لە خاک و نیشتیمانەکەیان کرد ئێستا ئەمڕۆ زیاتر لە 2014 بە پێچەوانەوە ئێستا یەکبوونێکی گەلی کورد چونکە ئێمە ئەزانین کە ئەو هێرشانەی کە ئەنجامە درێ پیلانێکی گەورەیە دژ بە دەستکەوتەکانی گەلی کورد لە باشووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان ئەو دەستکەوتانە ئەیانەوێ بە پیلانی ئەمریکا قەتەر سعودیا لەگەڵ تورکیا کە سەرەکیترین ئەندامی ئەو گەلە کۆمەیە کە بەسەر گەلەکەمان هێنێ لەگەڵ ئەحمەد شەرعە بۆیە ئەمانە هەمووی ئەو گەلە کۆمەیە وایان کرد کە هێرشێکی هۆڤانە بەسەر گەلەکەمانە ئەنجامدەن بەڵام بە ئەوەیان گەلی کورد پیانیان گوت کە ئێمە یەکین و یەک بووینە بۆیە عقلێتی ئێستای گەلی کورد عقلێتی جاران نییە عقلێتی گەلی کورد و یەکبوونی گەلی کورد عقلێت و یەکبوونی کاتی سایکس بیکۆ و لۆزان نییە ئێستا گەلی کورد هەستێکی نەتەوەی جیاواز دوور لە هەموو ئایدۆلۆژیەکان دوور لە هەموو ئینتیما ئاینی و حزبیەکانیان ئێستا هەمویان لەسەر جادەن بە پێشەنگایەتی ژنان بە پێشەنگایەتی گەنجان بە پێشەنگایەتی مناڵانیش تەنانەت بۆیە بە تایبەتی لە باشووری کوردستان هەر لە خانەقینەوە تاکو زاخۆ هەر لە کەرکووکەوە تاکو هەڵەبجە بە هەموو چین و توێژەکان لەسەر پێن هەموو ڕۆژە خۆپشاندانەکەن لە پێناوی گەلەکەمانە و دژ بە تیرۆریستان بۆیە ئەم یەکبوونە هەوڵ و تێکۆشانی ئەو هەواڵان نەبوون یەکێک لەو بارودۆخەی کە هاتە ئاراوە ئەویش بڕینی پرچی یاخود کەزیش لە شەڕوانێک بوو کە هەموو جیهان بە ژنەکان لە هەموو باشووری کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان لە ئەوروپا تەنانەت ئەو کەسانەی کە هەواڵ پێرین وەکو دیبلۆماتکارێک لەگەڵ ژنانە ئەنجامی ئەدا هەموو ئەو ژنانە قژی خۆیان کردە کەزی دژ بە ئەو بۆچوونە ناڕەوایی یاخود ئەو کارە ناڕەوایی کە ئەندامانی داعش ئەنجامیاندا بۆیە ئێمە ئەڵێن گەلی کورد یەکە هیچ کاتێک نابێتە چوار پارچە بۆیە گەلی کورد لێرەوە ئێمە ڕای ئەگەیەنین کە گەلی کورد گەلێکە بە هیچ شێوازێک لە خاک و نیشتیمانی خۆی دوور ناکەوێتەوە بۆیە لێرەوە ئەڵێن لە کەسایەتی ئەو چوار شەهیدە هەموو شەهیدانی گەلی کورد بەبیردێنینەوە دوێنێ یادی ئازادکردنی کۆبانیە بوو لە 2015 لە هەمان ڕۆژە ئەوان هێرشەکانەکەن بەڵام لەگەڵ ئەوەشا گەلی کورد لەسەر پێیە و پاراستنی خاکی خۆیەکات بۆیە ئێمە لێرەوە پێیان ئەڵێن چیتر ئێوە ناتوانن خاکمان داگیرکەن چیتر ئێوە ناتوانن پارچەمان بکەن ئێمە گەلێکین گەلێکی یەک بووین یەکێتیەکی نەتەوەی کوردمان ئەنجام داوە ئەویش بە هەوڵی خوێنی ئەو شەهیدانەیە کە لە پێناوی ئەم گەلانە بەخشەیانە زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاو شاهید نامێرن شاهید نامێرن ئێستاش لێدوانی ڕاگەیاندنی ئازاد لەلایەن کاک بارانەوە با بفەرمێت ئەمڕۆ ساڵێک تێدەپەڕێت بەسەر شەیدکردنی هاوڕە و هاوپیشەمان شەید عەزیز کۆیلۆغڵو کە دەوڵەتی تورک لە 27 کانونی دووەمی 2025 بە فڕۆکەی بێفڕۆکەوان بردومانی ئۆتۆمبیلەکەیانی کرد و بەهۆیەوە عەزیز کۆیلۆغڵو و 3 هەڤاڵی شەید بوون ئامانجی دەوڵەتی تورک لەم هێرشە بێدەنگکردنی دەنگی ئازاد و کۆسب خستنە بەردەم تێکۆشانی ڕاگەیاندنی ئازاد و کە ڕاستیەکان بۆ ڕایگشتی دەخاتە ڕۆ و پیلانگێڕی و داگیرکاری و هێرشەکانیان تێک دەشکێنێت دەوڵەتی تورک بە ئامانجگرتنی شەید عەزیز و ڕێهەڤاڵانی دیکەی لە ڕاگەیاندنی ئازاد ویستی ئیرادەی ئازادی گەلی کورد پەردەبۆش بکات پێش هەموو شت ئەم تیرۆرانە لە بنەڕەتەوە هەوڵێکە بۆ سڕینەوەی ئایدۆلۆژیای کوردی ئازاد و بەلا ڕێدابردنی خەون و ئامانجە مێژووی و سیاسی و کۆمەڵایەتی و کەلتوریەکان کە ڕاگەیاندنی ئازاد لە سەنگەری پێشەوەی ئەم تێکۆشانە ئایدۆلۆژیەدایە و ئێمەش بەڵێنمان داوە ببینە دەنگی حەقیقەت گەرسەنش بدەین لەم هێرشانەی دوایتا بۆ سەرگەلی کورد ڕاگەیاندەکانی شەڕی تایبەت بە هەموو هێزی خۆیان هەوڵ ئەدەن ئایدۆلۆژیا و جیهانبینی تەفگەری ئازادی کە لەسەر بنەمای پێکەوە ژیانی ئازادانەی گەلان بنیادنراوە بە ئامانج بگرن و چاواشەی بکەن
لە بنەڕەت تا دوژمنان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هێرشێکی بەرفراوانیان دش بە ڕۆژنامەگەری ئازاد لە باشوور و ڕۆژاوت دەست پێ کردووە و هاوڕێ و هاوپیشەکانمان گوڵستان تارا، هێرۆ بەهادین، نازم داشتان، جیهان بیلگین، عەزیز کۆیلوەغڵ و لەم پیلانگی ڕووهێرشانەدا گیانی خۆیان بەخت کرد. لە کاتێکدا ئێمە لێرەوە بۆ یاد و یادەوەری ئەو شەهیدانە کۆبوونێتەوە هێرشێکی درندانەی بەرفراوان لەسەر گەلی کورد بەگشتی و ڕۆژئاوا بە تایبەت بەڕێوە دەچێت. ئەم هێرشە پیلانگێڕیەکی نێودەوڵەتیە دژ بە هەبوون و ناسنامە و ئیرادەی ئازاد کە گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان پێشانگایەتی دەکات و بۆ پاراستنی نرخ و بەهاکانی گەلانی بندەست دژ بە دەسەڵاتە قازانجپەرستەکان بەرخۆدان دەکات. ئێمە وەک ڕاگەاندنی ئازاد لە باشووری کوردستان سەرەڕای بیرهێنانەوە یادی هاوڕێ و هاوپیشەکانمان لەم قۆناغە هەستیارەدا کە گەلی کورد سەفەربەری لە پێناو تێکۆشانی مانەوەدا دەست پێ کردووە وەک ڕێبەراپۆ دەیوت ئەمە شەڕی ئامانجە گەورەکەیە بەڵێن دەدەین بە ڕوحی سەفەربەری و خاوەنداری لە بەها ئەخلاقی و کۆمەڵایەتەکانی گەلی کورد و گەلانی ئازادی خواست تێکۆشانی خۆمان لەسەر ئەم ڕێگەیە بەردەوامی پێ بدەین و دەبینە وەڵامگۆی ڕێهەواڵانی شەهیدمان. ڕاگەاندنی ئازاد لە باشووری کوردستان 27/1/2026 شەهید نامرێت. شاهید نامێرن، شاهید نامێرن. ئێستاش لە شوێنی شەهیدبوونی ئەو چوار تێکۆشەرەدا کەزیەیەکدان دراوە ئەو گوڵانەی پێتانن لە چوارچێوەی ئەو کەزیە دابینن. فەرمووی.